إمام فخری الرازی خوای گەورە لێ ڕازی بێ ئەفەرمێت لە سێ کاتە ئینسانی مسلمان و ئەهلی ئیستیقامە، ئەهلی شەونوێژ، ئەهلی ڕۆژوو، ئەهلی نوێژ، ئەهلی خێر و خێرات، ئەهلی چاکە دڵپاکان، ئەوانەی کەوا دڵێکی سەلیمیان هەیە بەردەوامن لەسەر عیبادەت و شەونوێژ. خوا لە سێ کاتە بەڕاستی فریشتە ئەکا بە هاوڵیان، ئەکا بە دۆستیان، مژدە و مزگەنیان پێدەن. یەکێک لەو کاتە سامناک و ناڕەعەتانە کاتی احتیضارە، کاتی گیانکێشانە کە بەڕاستی ئینسان هەرچی سەر و سامان و ماڵی دنیای هەبێت، جێش و جاشێ بێ فریایی ناکەوێ، لەو دقا کەوا بە زبانێکی پارا و بڵێ لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله، بە زبانێکی پارا و ناوی خوا بێنێ، زکری خوا بکە، یادی خوا بکە، بە ئیمان ڕزگاری بێ. لەو کاتە کاتێکی ناڕەعەتە. وئین للمەوتی لەسەکەرات، پێغەمبەری خوای فەرموو ئای مردن چەند ئازارت هەیە. لەو کاتە خوا فریشتەکان ئەکا بە هاوڵی ئەهلی ئیستیقامە، ئەوانەی کە ئەهلی شەو نوێژن، ئەوانەی کەوا کاتە زیرنەکانە قۆستەتەوە توێشویان پڕ کردووە. لەو کاتە فریشتەکان تێن تەتەنەزەل عەلەیهیم المەلائکەةو ئەللا تەخافوا، نەترسی ئێمە لەگەڵ توین، لە مناڵەکان نەترسی، ئێمە سەرپەرشتیانەکەین. خوا ئێمەی داناوە بۆ سەرپەرشتی تۆ و سەرپەرشتی ئەوانیش. اینجا ئەللا تەخافوا ولا تەحزەنوا، مەترسە لە قیامەت، مەترسە لە گۆڕ، مەترسە لە پرسیار. تۆ ئێمە هاوڵی تۆین، ئێمە جوابی تۆ ئەدەینەوە، ئێمە ئەنیسی تۆین، ئێمە سیراجی تۆین، ئێمە هاودەمی تۆین. ئەمیش لەو کاتە بۆیە یەکێک لە نیشانی حوسنی خاتیمە هی مسلمان کە گیانی دەرەچێ لەو کاتە زەردەخەنەیەکەکە کە گیانی دەرچووە سەیری ناوچاوی مردووەکەی زەردەخەنەیە. ئەوە نیشانی حوسنی خاتیمەیە، زەردەخەنەی کردووە بۆ فریشتەکان کە مژدەی گیان، مژدەی ئەویان پێداوە ئەللا تەخافوا ولا تەحزەنوا. لەو کاتە فریایەکەون. کاتی دووەم ناوگۆڕ، پرسیاری گۆڕ، تەسکی و تاریکی ناوگۆڕ، ئەو کاتە سات و ناڕەعەتە، ئەو کاتە ترسناکە، لەو کاتەشا کە نەکیر و منکیریان من ربك وما اعتقادك وما الذي مت عليه ماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم وفي الخلق أجمعين. خوات كيا پیغمبرت كيا دينت چيا لسر چي جياي چون جياي او پیاوه ناسي كحزدي پیغمبري خواه صلى الله عليه وسلم. طبعا اوان هرن او پیاوه نالن او پیغمبره بلام ام لم كاتا چونك اهل استقامه تتنزل عليهم الملائكة. ملائكة كان ألا تخافوا ولا تحزنوا، إيما لقلطين ما ترسى زباني ثابت به لو الله من فريشتا كان الله ربنا هذا محمد هو نبينا آمنا به فاتبعنا به وصدقناه. أو بيغمبريانا أو بيغمبر إيمان من بينا شوين كوتين سرمان خست دوي بيامي كوتين أو دو كادو ساتنا رعتشا ككاتي دوما فريشتا كان دعا بس نسرت يار مهيدا. كاتي سيمش كاتي قيامته، كاتي أو كاتي كوا نفسي نفسي وهر كسي بو خوي هاوار بو كساني كوا هيتشان بيني لقيامته. طوبى لواني كوا سربرزن أهل استقاما لو كاتي فريشتا كان الله ألا تخافوا ولا تحزنوا ما ترسى بيمت نبي نار حتم با إيما هاولتين أدبين برسي بري عرشي پروردگار ئەمڕۆ بڵێ ڕۆژی ترسە، ڕۆژی ناڕەعەتیە، کەس بۆی نییە پێی بەرێتە بەر ئیلا ڕەسوول الله نەبێ شەفاعەتەکە، کەس ناتوانێ هەمووی نەفسی نەفسیە. تۆش ئومەتی ئەو ڕەسوول اللهی، تۆش ئەهلی ئیستیقامەی لەم کات و ساتە، تۆش ئەهلی نەجاتی. ئەللا تەخاف ئەللا تەحزەنوا ئەللا تەخاف ولا تەحزەنوا. تۆ ترس و بێم و نەبێت، تۆ ئەهلی بەهەشتی، ئێمە هاوڵ و هاودەمی تۆین خۆشەویست. ئەم سێ کاتە بەڕاستی بۆ ئەوانەی کە ئەهلی ئیستیقامن. جا یەکێک لە ئەهلی ئیستیقامە ئەوەیە بەڕاستی کاتە زێرنەکان بقۆستەوە بۆ عیبادەت، بە تایبەت زستان کە کاتێکی زێڕینە بۆ مسلمان، شەوگاری درێژ بۆ زکر و شەو نوێژ و هەروها ڕۆژگاری کورد بۆ ڕۆژوو، بۆ ئەوەی کەوا ئینسان بتوانێ خوای گەورە لە خۆی